ئیئتیلافی دەسەڵاتدار لە ئەڵمانیا ڕەزامەندی نیشاندا لەسەر یاسای نوێ تێکەڵکردنی زیاتر لە ملیۆنێک پەناخواست بە کۆمەڵگەی ئەڵمانی. دوای پەسەندکردنی یاساکەش لایەنە پەیوەندیدارەکان ئەو ناوچانە دیاری دەکەن کە پەناخوازان ڕێگەیان پێدەدرێت تیایدا بژین. ئەنگێلا مێرکەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا یاساکەی بە هەنگاوێکی گەورە ناوبرد بۆ تێکەڵکردنی پەناخوازان بە کۆمەڵگەی ئەڵمانی جەختیشی کردەوە کە مافی مانەوە لە ئەڵمانیا هەموو پەناخوازێک ناگرێتەوە. بەپێی یاسا نوێیەکە بربەستە ئیداری و یاسایەکان لە بەردەم ئەوانەی داوای مافی پەنابەرێتیان کردووە سوک دەکرێن. ڕێگەش بۆ دۆزینەوەی هەلی کار و فێربوونی زمانی ئەڵمانی لە بەردەمیاندا خۆش دەکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند بڕگەیەکی لە خۆ گرتووە دژ بۆ پەنابەرانەی کە یاساکە جێبەجێ ناکەن. سیگمار گابریێل جێگری مێرکڵ و وەزیری ئابووری ئەڵمانیا ڕایگەیاند یاساکە ئەرکی زۆر دەخاتە ئەستۆی پەناخوازان و دەبێت پابەندی تەواوی بڕگەکانی بن. پەیامیشی بۆ پەنابەران ئەوە بوو کە ناتوانن لە ئەڵمانیا سەرکەوتن بەدەست بێنن ئەگەر هەوڵی زۆر نەدەن. بەوتەی وەزیری ناوخۆی ئەڵمانیا هەر پەناخوازێک کە ڕێگەی پێ بدرێت لە ئەڵمانیادا بمێنێتەوە دوای 5 ساڵ مافی مانەوەی هەمیشەیی پێدەدرێت. بەڵام بەو مەرجەی فێری زمانی ئەڵمانی ببێت و کارێکی جێگیری هەبێت و خاوەنی یەکەی نیشتەجێبوون بێت. لە دۆزینەوەی کاریشدا حکوومەتی ئەڵمانیا هاوکاری 100,000 پەناخواز دەکات و بودجێشی بۆ تەرخان کردووە. ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر بە پلەی یەکەم هەلی کار بۆ هاوڵاتیانی ئەڵمانیا و ئەندامانی یەکێتی ئەوروپا تەرخان دەکرا. یاسانویەکەش کاردانەوەی لێکەوتەوە و ڕێکخراوی برۆ ئەزیل بۆ یارمەتیدانی پەناخوازان ڕایگەیاند ڕێگرتن لە پەناخوازان کە بەخواستی خۆیان شوێنی نیشتەجێبوونیان هەڵبژێرن و لە هاوڕێ و کەسوکاریشیان دوور بخرێنەوە پەناخوازان دووچاری دۆخێکی دەرونی خراپ دەکاتەوە. لەلایەکی ترەوە ڕێکخراوی کۆچبەرانی نێودەوڵەتی ڕایگەیاند لە سەرەتای ئەم ساڵەوە 1370 پەناخواز لە دەریادا خنکاون. لەو چوارچێوەیەدا دوو بەلەم کە 636 پەناخوازیان هەڵگرتە بوو لە نزیک ماڵتا ژێر ئاو کەوتن و سەرنشینەکانیشیان لەلایەن کەشتی فریاکەوتنی ئیتالیا و ماڵتاوە ڕزگارکران. لە دوای ڕێکەوتنەکەی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپاشەوە لە ئێستادا پەناخوازان ڕێگەی دەریایی نێوان لیبیا و ئیتالیایان گرتووەتە بەر و لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 31,000 پەناخواز بە بەلەم چوونەتە ئەو وڵاتەوە و ژمارێکی زۆریش لە پەناخوازان لە دەریای ناوەڕاستدا خنکاون. کاروان شێخ موحسین NRT